لەسەر سنمان بسنەوە یەکیان کردبوون ئەوی تریان وشەی پیرۆزی کوردستان بلبلی دل تا قیامت لسر شاخت هەڵ نافرێ هیچ غەم نەخۆی ئازیزەکەم هیچ کەس جێگای تۆ ناگرێ هیچ کەس جێگای تۆ ناگرێ ڕۆژە تا شەو ئازیزەکەم داستەکەم بە گیان و دڵ قەدەر وای کرد چارەم نەبوو پێشکەشت کەم بە خاک و گل چ بەندی خانەیەکە ژین چ تاریک و ڕۆشا دنیا هەموو کاتێ سەد جار عومرم دنیا کوتای ببریا دنیا کوتای ببریا کە هەڵا چاوم هەڵدێ دڵێم ئەمڕۆ هەردانگردێ چاوە یەک دوکان نەبووە ماقوڵ چییە؟ ساڵی تازەیە جەژنینە و ڕۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە ساڵی تازەیە جەژنینە و ڕۆزە من لێتە
کوردین بۆ دۆسمان ئاو بۆ دوژمن بەردین بۆ دۆسمان ئاو بۆ دوژمن بەردین ساڵی تازەیە دەژنی نەورۆزە ساڵی تازەیە دیسان نەورۆزە من لێتان نەکەم جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن جەژنە پیرۆزە بڵێن بژی کوردستان چەند خۆشە دڵێ بژی کوردستان ساڵی تازەیە دەژنی نەورۆزە ساڵی تازەیە دیسان نەورۆزە من لێتە نەکەم جەژنە پیرۆزە لە یەکتر